مامۆستا لە کۆمەڵگەدا مرۆڤێکی تایبەتە لەبەرەوەی ئەرکێکی پیرۆزی هەیە. ئەمە قسە و باسی کۆمەڵگەدە بینین شعری بەسەردا دەگوترێت دەڵێن مامۆستایان وا گرنگن وا مهمن وا تاجی سەرن. ئەوە شعر دەگوترێت لەسەرەوەی کە مامۆستایان شتێکیان ماوە بۆ پێغەمبەرایەتی. ئەمە لە ئاستی باڵای وەزارەت و حکوومەتدا هەمیشە قسە و باسی گەورە و مەزن بەرامبەر مامۆستایەتی دەکرێت. هەندێک شت هەیە بۆ نمونە لەبەر مەزنیەکەی مامۆستایی قبول ناکرێت. زۆر کەم چاوەڕێ دەکرێت مامۆستا هەم مامۆستا بێ هەم تاجیر بێت هەم بازرگان بێت. لەبەرەوە پێمان وایە ئەمە لە ئیشی مامۆستا ناوەشێتەوە. هەندێک شتێری ئیشی مامۆستا ناوەشێتەوە. بازرگان، پزیشک، ژمێریار، بۆریچی، بۆیاخچی، مۆستای سەناع ئەمانە هەمویان بۆ پارە کار دەکەن بەڵام مامۆستایەتی نابێت بۆ پارە کار بکات. پێمان وایە بۆ پارە کارکردن لە پێگەی مامۆستایەتی کەم دەکاتەوە. ئەمە ناڵێ ناوی پارە وەرنەگرێت بەڵام نابێت بۆ پارە کار بکات. چاوەڕێ ناکەین مامۆستایان دەوڵەمەند بن وەکو دەوڵەمەند ڕەفتار بکەن. چاوەڕێ ناکەین مامۆستایان کۆمەڵە ئیش و کار بکەن. مامۆستایش بێت و سایق تەکسیش بێت، مامۆستایش بێت و دوکاندار بێت. هەرچەند خۆشتی وا هەیە ڕاستە بەڵام بەگشتی پێمانوای مامۆستا ئەوەندە گرنگە دەبێت هەمیشە مامۆستایەتەکەی خۆی بکاو نابێت بچێتە ناو ئەو شتانەی دیکەی کە لە مەزنێتی مامۆستایان کەم دەکەنەوە.